ئەو کۆنگرەی ڕۆژنامەوانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی لقی هەولێرە بۆ بەرچاوڕوونی کرێکاران و ڕایگشتی ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەمان ساز کردووە. بەڕێزان، ڕۆژنامە نووسان، کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر بەخێر بێن. زۆر بەخێر بێن. ڕێز و سڵاومان بۆ کرێکارانی خۆشەویست کە لە کاتی کارکردن ئێستا سڵاو و ڕێزمان هەیە بۆ ڕوعی پاچی ئەو کرێکارانێک کە لە کاتی کارکردن جانی خۆیان بەخت کردووە. بەڕێزان، وەک ئاگادارن لە سەرەتای ساڵی 2020ەوە ئەو بارودۆخە نەخوازراوەی کە ڕوبەڕووی جیهان و هەرێمی کوردستان بۆتەوە بە هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا، هاتنی ئەو ڤایرۆسە کاریگەری نەرێنی لەسەر ئابووری جیهان و هەموو جیهان و هەرێمی کوردستانیش بەشێکە لەم کاریگەریە و لە قەیرانێکی قوڵی دارایی و ئابووریدا بووین بە کۆمەڵێک هۆکارەوە بە هەزاران کرێکار کارەکانیان لەدەستدا بەهۆی وەستانی پرۆژەکان. ئێمەش وەک سەندیکاکانی کرێکارانی لقی هەولێر زۆربەی چالاکیەکانمان وەک پێویست نەبوون. ئیتر بە ئومێدین ئەم ساڵی 2021 ساڵی خۆشی و بژانەوە ژێرخانی ئابووری و تەندروستی هەموو لایەک پارێزراو بێت. بەڕێزان، کۆی گشتی کار و چالاکیەکان و ئامارەکانی ساڵی ڕابردووی تایبەت بە سەندیکاکانی کرێکارانی لقی هەولێر بۆ لقی هەولێرتان بۆ ڕوون دەکەینەوە. بەم شێوەی خوارەوە ئاماژەی پێ دەکەین. وەک سەندیکاکانی کرێکارانی لقی هەولێر لە 1 ئایاری 2019 لە ڕێپێوانێکی بەرفراوانی کرێکاران بۆ بەردەم پەرلەمانی کوردستان یاداشتێکی 5 خاڵیمان سەبارەت بە یاساکانی تایبەت بە کرێکاران و باشکردنی ڕەوشی کرێکاران ئاراستەی ئەم خولەی پەرلەمانی کوردستان کردووە، بەڵام ئەوە بۆ 2 ساڵ دەچێ بێ ئەنجامە، هیچ ئەنجامێکی نەبووە. 2 لە بارەگای لقی هەولێر بەدایان کێشەی کرێکار چارەسەر کراوە بە گەڕانەوەی مافەکانیان. 3 سەندیکاکانی کرێکارانی لقی هەولێر بەدایان سەردانی ئەنجام داوە بۆ لایەنی پەیوەندیدار بە مەبەستی بە دوواداچوون بۆ کێشە و داواکاری کرێکاران بۆ باشکردنی ڕەوشیان لە شوێنی کارەکانیاندا. پوختەی کار و چالاکیەکانی نوێنەرانی لقی هەولێری سەندیکاکانی کرێکاران بە هاوبەشی لەگەڵ لێژنەی پشکنین لە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانی هەولێر لە ماوەی ساڵی 2020 بۆ شوێن پرۆژە و کارەکان ئەنجامیان داوە. بەم شێوەیە بووە: 1 ژمارەی سەردانی بۆ شوێن پرۆژە و کارەکان 628 سەردانی بووە. 2 ژمارەی ئەو کرێکارانەی بەسەر کراونەتەوە لە شوێن کاردا 1622 کرێکار بووە. 3 ژمارەی ئەو کرێکارانەی دابین کراون لە شوێن کاردا 1401 کرێکار بووە. 4 چالاکی ڕۆشنبیری ژمارەیان 4 خول و وەرکشۆپ بووە. 55 لێدوان و چاوپێکەوتن بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەنجام دراوە. پوختەی ئاماری گیان لە دەزانی کرێکارانی لقی هەولێر لە ساڵی 2020 بەداخەوە کە 10 کرێکار بووە لە کاتی کارکردندا گیانیان لە دەستداوە کە سەرجەمیان کرێکاری ناوخۆی هەرێم بوون، لەوانە 4 کرێکار دەستەبەریان هەبووە. ئاماری سەندیکاکانی کرێکارانی لقی هەولێر لە ساڵی 2020 ئەو کەسانێکە بوونە ئەندام لە ڕێزی سەندیکا ژمارەیان 12559 ئەندام بوون. 526 ئەندام لەو ژمارەیەدا لە ڕەگەزی مێی نەبووینە. ژمارەی لێژنەکانی سەندیکاکان 121 لێژنەیە. ئەو لێژنانە تایبەتن بە ڕێخستنی کرێکاران لە پرۆژە و لە شوێنکارەکاندا. داواکارین لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ئاور لە ژیان و گوزەرانی کرێکاران بدەنەوە
بەجێبەجێکردنی یاساکان و ڕەخساندنی هەلی کار بۆ ئەو کرێکارانەی ناوخۆی هەرێم کە ئێستا بێکار ماون لە ماڵەوەن. داواکارین بەگەڕانەوەی ئەو کرێکارە بیانیانەی بە نایاسایی لێرە کار دەکەن بۆ وڵاتی خۆیان بۆ ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ کرێکارانی ناوخۆی هەرێم. لەگەڵ ڕێزماندا ئەگەر پرسیارێکتان هەیە فەرموو لە خزمەت داین. یەکیان لە ساڵی 2020 چەند کرێکار دەستەبەری کۆمەڵایەت دەستەبەری بۆ لە شوێنی کارەکەیدا ئەگەر ئەوم پێ بڵێت زیادەوەی لە شوێنی کار جامیان لەدەستدا ئامارێکتان هەیە چەند کرێکار کە ئەندام بوونە بە کۆڕۆنا لە ئێوە جامی لەدەستدا؟ لەسەر ئەو پرسیارە یەکەمت بەنسبەت ئاماری ئەو کەسانەی کە ئەو کرێکارانەی خۆیان دەستەبەر کردووە ساڵانە کرێکار دەستەبەری بۆ دەکرێت لە دایرەی دەستەبەری کۆمەڵایەتی کە سەر بە وەزارەتی کارە نوێنەری مەژ لە لێژنەکەدایە. بەڵام ئامارەکە ئەو کرێکارێکە فایلەکەی لەوێ دەمێنێ ئەوە بەردەوام هەمیشەی لەوێ ناوی داخلە لە دەستی ناوی ئەو کرێکارانەی کە تۆمار دەکرێن. ئێستا ئێمە بەپێی زانیاریەکانمان هەرچەندە و ئامارە تایبەتە بە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی، بەڵام بە حکمیەوەی کە ئێمە نوێنەرمان لەوێندەرە و زانیاریمان هەیە تا ئێستا هەموو ساڵەکان زیاتر لە 50,000 کرێکار ناوی هەیە لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانی هەولێر کە ئێستا لە سەکارن وەکو ئەو کرێکارانی کە زەمان کراون. سەبارەت بە پرسیاری دووەمت ئەو کرێکارانی کە ئەندام بوونە ولای ئێمە لە کاتی بە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا ژیانی لەدەستداوە بەڕاستی هەبووە بڵێم نەبووە، بەڵام کرێکار لە کاتی کارکردن شەر نییە لەوانەیە لە ماڵەوە تووشێ و نەخۆشیە بووە ئیتر ئەو ڤایرۆسە بەداخەوە، یعنی هەموو خەڵکی هەموو توێژەکان و هەموو کۆمەڵگای گرتوتەوە. ئینشاڵڵا کۆتایی پێدێتن و ئێستاش بەرەو باشتر کەمتر بۆتەوە ئینشاڵڵا هەر نامینێ. لا هؤلاء عندك كومباني بيانية يعني عندك خواردنجة كثيرة زلمة لا كل كارا كان بتشون بس عنده حتى ساعات يشبهون دكان بمعاش كم أو شفنا لك هو أو شو بەڵێ بێگومان ئەوە هەندێک خاوەنکار هەیە بێ زەمیرە خۆی کرێکار دەبێت 8 ساعات کار بکە بە پێی یاسای عێراقی و یاسای جیهانیش نابێت زیاتر کار بکە، بەڵام ساعتی ئیزابەی کار هەیە لە بەرامبەر دەکرێت لە بەرامبەر دەدرێتی ئەو شتەشی یاساییە، بەڵام هەندێک خاوەنکار هەیە بە زیادەوە کار بە کرێکار دەکات ئێمەش ئەو تێبینیەمان هەیە، بەڵام ئەگەر نایاساییشە بەڵام هەر کاتێک کرێکارێک بێتن داوا تۆمار بکە هەم یاسا پشتیوانی دەکە هەموو سەندیکای کرێکاران دەرگامان واڵایە و ئەو شتە جێگای قبولکردن نیە. کرێکاری بڵێ پرسیارەکە جوانە. کرێکاری بیانی بەڕاستی هۆکارێکە، ینی بۆ تا بارگرانی بۆ سەر کرێکارانی خۆماڵی. کرێکاری بیانی ئەگەر ئەو کەسانێک کە دێن لێرە کار دەکەن دەبێ بە لە ڕێی یاساوە لە ڕێی وەزارەتی کارەوە بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی کار بێن لێرە کار بکەن، بە تایبەتی ئەو کرێکارانەی کە دەزڕەنژینن بێن لێرە کرێکاری خۆمان لێرە فێر بکەن کە تووشەیەک کرێکاری ئێمە نایزانن، بەڵام کرێکاری بە تایبەتی کرێکاری هونەری بن، بەڵام کرێکاری ئێستا دەبینین کە کرێکاری بیانی لێرن بەشێکیان لە ڕێی وەزارەتی کار هاتوون بە پێی ڕێنماییەکان و بەشێکی زۆری بە قاچاق هاتوون، بەشێکی لێرە ئیقامەکەی تەواو بۆ نەگەڕاوەتەوە. بۆی ئەمە داوامان کردووە لێرە لەو داواکاریانێکی خۆمان ئەو کرێکارانەی بە نایاسایی لێرە کار دەکەن بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان بۆی هەلی کار زیاتر بۆ کرێکارانی ناو خۆمان بێت. ژمارەکە بەنسبەت ژمارەکە بەڕاستی ئەو ژمارەیە زیاتر لە بەڕێوەبەراتی کاری هەولێر دەست دەکەوێت، ئامارەکە لای وانە بەڕێوەبەراتی کاری هەولێر. کاری بیانی چەند کاریگەری کردوتە سەر کرێکاری خۆمانە بە زۆرێک لە شوێنەکان و کۆمپانیەکان ئێستا کرێکاری خۆمانەوە ناگرنەوە تا چەند ئاگاداری ئەم بابەتن بە پرسیار دوم ئەوەیە لە کاتی کارکردندا چەند کرێکار لەلایەن خاوەنکارەکەی و بێڕێزی بەرامبەر کراوە سوکاتی بەرامبەر کراوە ئەوەی زامەرێکتان لەسەرەوانە هەیە؟ بەڵێ ئێمە بەنسبەتەوەی کە کرێکاری بیانی بەڵێ وەکو باسم کرد بارگرانیش زۆریان هەیە لەسەر کرێکاری خۆمان ناوخۆی هەرێم،
بەڵام لە هەمان کاتیشدا ینی ئەو کرێکارانە بیان یاسایی لێرەن بگەڕێنەوە بۆ شوێنی خۆن ئەمە داوامان کردووە وە کرێکاری بیانی لێرە کاریگەری زۆرە ینی هەم لە ڕووی اقتصادیشەوە ینی زیان بە هەرێمەکەمان و بە نیشتیمانەکە خۆمان دەگەینێتن بۆی ئەمە بەڕاستی تەمشا دەکەین کرێکاری بیانی برادرم پرسیاریەوەتان کرد ئاماری کرێکاری بیانی ڕاستەوە ئامارێکە لە وەزارەتی کار دەست دەکەوێت ئامارێکە کە ئەو کرێکاران لە ڕێی وەزارەتەوە هاتوون بەڵام زۆرێک لە کرێکاران بە ناوی گەشت و گوزار هاتینە لە هەرێمی کوردستان کار دەکەن بێ ئەوەی وەکو برێ بە قاچاق هاتوون لێرە کار دەکەن یان هەیە لێرە ئیقامەکەی تەواو بووە نەگەڕاندرایەوە لە بۆ وڵاتی خۆیان ئێمە وەکو سەندیکای کرێکاران بەڕاستی داوا دەکەین هەموو کاتێکیش داوامان کردووە ساڵانی پێشووتریش داوامان کردووە کرێکارانی بیانی پێویستە حکوومەتی هەرێم سنوورێک دابنێ لە بۆ هاتنیان ئەو کرێکارانی کە دێن لێرە کار دەکەن دەبێت کرێکاری دەزڕەنجیم بن هوەری بن نابێ هەموو کرێکارێک بێ لێرە کار بکە کەسی کرێکاری خۆمان بێ ئیش بێ لێر کۆنە لە هەرێم بەڵێ ئەوە هەبووە کرێکار هەبووە سوکاتی پێکراوە بەڵام ئێمە بەدواداسوونمان کردی بێدەنجش نەبووینە لەو بابەتە بەڵام کرێکارە کە سوکاتیان پێدەکرێت ئەوان بەڕاستی لەبەرەوەی زمانیان جیاوازە لەگە ئێمە زۆر زار بێدەنگ دەمن لە بەرامبەر مافەکانی خۆیان هەستی خۆیان ئێمە وەکو سەندیکای کرێکان داکۆچی لە هەموو کرێکارێک دەکەین ئەگەر ئەندامبی لای ئێمە یان ئەندام نەبی بەڵام زیاتر ئەوانەی ئەندامن لای ئێمە زیاتر دەتوانین لە ڕووی یاساییەوە زانیاریمان زیاتر لە سەریان هەیە بەڵام کرێکاری بیانیش ئەگەر هەر کاتێک بێتن یان زانیاریمان هەبی لە شوێنە مافی پێشێل بکرێ بە پێی یاسای ئەمە ڕێکاری یاسایی لە بەرامبەر دەگەین لەبەر و بێدەنگ نابین بەنسبەت ئامارەکەش تشوانیە بەدەقیق